خۆشەویستانی کورسادی و سڵاوتان لێبێم شەو لە پانۆراماوە گفتوگۆ لەبارەی پرسی وزاکەی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا. ئەمڕۆ شاندێکی هەرێمی کوردستان بەپەلە سەردانی بەغدای کرد. باز لەوە دەکرێت کە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی بەغدا دەیەوێت پرسی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بباتە دادگا نێودەوڵەتیەکان. و بابەتێکی تر باز لەوە دەکرێت لە هەر ئان و ساتێکدا نیەتێک هەیە کە دەست بەسەر بەشێک لە بیرە نەوتەکانی هەرێمی کوردستان دابژیرێت. ئەمانە شرۆڤەی ڕاستەقینەیان کامەیە، ئەو هەواڵاری لەبارەی نەوتەوە باز دەکرێن کامەیە، کامە ڕێگا ڕاستەکەیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ ئایندەی قەواری هەرێمی کوردستان. چەند ڕۆژێکە نرخی بەنزین بە ڕێژێکی بەرچاو زیادی کردووە. هۆکاری بەرزبوونەوەی نرخی بەنزین لە هەرێمی کوردستان بۆچی دەگەڕێتەوە؟ چۆن دەتوانرێت نرخی بەنزین دابەزاندرێت؟ ئەم گفتوگۆیە لەگەڵ بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت ئەندامی پەرلەمانی کوردستان ئەنجام دەدەین کە بەڕێزیان هاوکات سەرۆکی لیژنەی یاخود ئەندامی لیژنەی وزە و سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستانیشە کە بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. بەڕێز دکتۆر ئەم کاتت باش، سپاس بۆ بەشداریت لە پانۆرامادا. ئەمە سەرەتا لەبارەی شاندەکە و پرسی داهاتووی فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستان گفتوگۆ بکەین. ئەو خەبەر و باسانین کە ئەڕاتە ناو خەڵک باز لەوە کرێ مەسەلەن بابەتەکە برێتە مەحکەمە نێودەوڵەتیەکان، دادگا نێودەوڵەتیەکان. عراق ئێوێ بە چنیەتێک یان چنیەتێکی هەیە بۆ نەوتی هەرێمی کوردستان؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، سڵاو بۆ جەنابت و بۆ بینەرانی خۆشەویست. کەرتی نەوت و گاز بێگومان لە عێراق و لە هەرێمی کوردستانیش جێگای ململانەی ئەو دەستە و تاقمانەیە کە بەدوای دەسەڵاتە ئەگەڕێن و دەسەڵاتیان بەدەستە و ئەمەش وازەحا کەەوە بەرهێنانێکە بۆ دەستی حزبی، بۆ دەستی فەردی، بۆ بەرژەوەندی شەخصی پێش ئەوەی کە پرسێکی یا بڵێ بەرژەوەندیی نیشتیمانی تیا پارێزراو بێ. بۆیە ڕێکنەکەوتنەکە هۆکارەکەی لە ئەسڵە ئەمەیە، نەک ئەوەی کە هیچ چارەسەرێک نەبێت کە لە دنیاە بەکار هاتبێ بۆ ڕێکەوتن لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی. لە ڕاستیە تا ئێستا دوو جار هەوڵ درراوە یاسای نەوت و گازی عێراق دابڕێک ئەمە خواستێکی دەستوریە لە 2007 و 2011 و تا ئێستا ئەو یاسایە نهاتۆتە دی لەبەرەوەی کە پێک نایەن. هۆکاری پێک نەهاتنەکەی کرۆژی هۆکاری پێک نەهاتنەکەی ئەوەیە کە لە هەرێمی کوردستانە چەند دەستە و تاقمێک هەن چەند کەسانێک هەن کە لە دەسەڵاتان و دەستڕۆیشتوو لە دەسەڵاتە ئەوانە بەرژەوەندی قوڵیان لە کەرتی نەوت و گازە هەیە بۆ ڕێنەوت لە تێکی یا بەشێکی ئەوانە، ئیسیسماراتی نەوتی بەشێکی گەورەی ئەوانە، 1972 کۆمپانیای لۆکاڵی نەوتی هی ئەوانە یا سەر بە دوو حزبی دەسەڵاتدارن کە یەکێتی و پارتین ئیسیسماراتەکەن ئەمانە و کولفەی زۆر خەیاڵی دروستەکەن لەسەر بەرەمهێنانی کەرتی نەوت و گاز هەر لە ڕووی سکیوریتی و لە ڕووی خەدەماتەوە لە ڕۆکالی ترەوە و چەندین بەرژەوەندی تر. بۆیە ئەم بەرژەوەندیانە کاتێک کە بەرەو ئەتەوێ بیکەی بە موئەسەسی، ئەتەوێ شەفاف بێ، کاتێک کە ئەتەوێ ڕێژی خەیتەوە ئەم گرێچۆرانە بەڕەوڕۆتە بێتەوە. تەواانەوە نەبێ بەغداش شامی شەریف بێ و کەمەکوتی نەبێ، نەوتی بەسرە ئێستش ئەدەزرێ، نەوتی کە لە سەتا زیاتر لە هەفتای نەوتی عێراق لە بەسڕەوە دابین ئەکرێوەکو بەرهەمهێنان، بەڵام دزیشی تیاکرێ و گەندەڵیشی تیاکرێ. بۆیە کێشەکە سەرانسەری عێراقە، بەڵام بەتایبەت هەرێمی کوردستان کە ئێمە معنین پێوەی یعنی ئەو گرێچۆرانەی تیا ماوە و ئەو گرێچۆرانەوەکە کە ڕێکەوتن یعنی مەحاڵ بێ بۆ لەبەرەوەی کە بڕیاردەرەکە بەرژەوەندی هەیە لە کەرتی نەوت و گاز، ڕێکەوتنی یەکسانە بە لێسەندنەوەی ئەو بەرژەوەندیە لەو بڕیاردەرە، لێسەندنەوەی ئەو بەرژەوەندیە لەو بڕیاردەرە. بۆیە هەتا ئەو بڕیاردەر بێ نایەڵێ ڕێکەوتن ڕوو بدە و ئەوانش لە دەسەڵاتان لەبەرەوە هەر جارۆ بە بیانویەک، هەر جارۆ بە فێڵێک، هەر جارۆ بە تەکنیکێک و بە تاکتیکێک ئەمە دوا ئەخرێ ئەجینا حەلی نمونەیی یا بڵێن باشترین چارەسەر
ئەوەیە کە لە چوارچێوەی عێراقا هەرێم نەوتەکەی بە سعری دەوڵەتی بفرۆشێ، ئەو سعرەی کە عێراق وەکو دەوڵەت نەوتەکەی نەوتی خۆی پێ ئەفرۆشێ، هەرێمیش بەو نرخە بیفرۆشێ و پرۆسێکی وردبینی و شەفافی بەهێز پەیڕۆ بکرێت لە نێوان عێراق و هەرێمی کوردستانە و منشەئاتە نەوتەکان پارێزراو بن لە دەستێوەردانی حزبی و دەسەڵاتدار و دەستڕۆیشتوو و بەرهێنانەکان لە بواری نەوت و گازا چوە بەرهێنانی پترۆکیمیاوی بێ، چوە بەرهێنانی نەقل و گواستنەوەی مشتەقاتی نەوتی بێ، وەکو بنزین و وەکو گازۆیل و وەکو ئەوانی تر، ئەوانە لە دەستی حزبی بپارێزرێ و بە تەندەرین بێ و شەفاف بێ و بۆ خەڵک بێ. دکتۆر وەداهاتی ئەم پرۆسەی نەوت و گازە بەڵێ لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراقیش پێویستە بە مەرکەزی ڕێک بخرێتەوە و بە ئستحقاقی تەواوی هەرێمی کوردستانەوە پشتی هەرێمی کوردستانی لێ بدرێ کە زۆر زیاترە کاوەک لەوەی کە ئێستا هەرێمی کوردستان بەم وە بەرهێنانە خراپەی کە ئەیکات دەستی ئەکرێت. دکتۆر بە زمانێکی زۆر سادە ینیمە بەرنامە بۆ بینەرانەکەین بۆ خەڵک کوردستانەکەین مەسەلەن ئەم شێوازی فرۆشتی نەوتەکە بە ڕێزت باست کرد کە کۆمەڵی خەڵک لە دەسەڵاتن بەرژەوەندیان نییە لەوەی کە دۆخەکە بگۆڕێ لە دوای بڕیارەکەی دادگای فدرالی بە تایبەتی کە وەزیری نەوت ئەڵێ لە دوای بڕیارەکەی دادگای فدرالی پرۆسەی فرۆشتی نەوت هەرێمی کوردستان نادەستوریە وە خۆی ئەمێنێتەوە یان چارەنووسی ئەگات بەچی؟ نەخێر من لەو باوەڕەدانی مەک خۆی بمێنێتەوە چونکە هەموو فاکتەرەکان لە دەست بەغدایە و هەرێمی کوردستان هیچ فاکتەرێکی هیچ هۆکارێکی بەدەستەوە نەماوە. یعنی فاکتەرەکان مەبەستم لەوەیە کە بەغدا ئەتوانێ فشار لە وڵاتی تورکیا بکا کە نەهێڵێ نەوتی هەرێمی کوردستان بە بۆ ڕێکەیە لەسەر خاکی هەرێمی کوردستان ئەتوانێت ئەو بەرژەوەندی بۆ دابین کاکە قەناعەتی پێ بکات دەست لە هەرێم هەڵگرێت؟ ئەو عەرزەکەم یعنی سەیری کە ڕێکەوتن بۆچی فشاری بەغدا و ئەوراقی دەستی بەغدا بەهێزترە وەک لەوەی هەرێمی کوردستان کە بەدەستی خۆی وای لە خۆی کرد هەرێمی کوردستان کە ئەوراقەکانی لاواز بێ ینی ئەگەرنەی هێش لە تورکیاوە نەوتەکە فرۆشی کاتێک کە فشاری لە کۆمپانیا ئەنتەرناشناڵەکانی کارکردو لە هەرێمی کوردستانە کرد بۆی کە کار نەکەن لە هەرێمی کوردستانەوە تا بانی کردوون بۆ محکەمەی بەغدا و لەوێ محاکەمەیانەکە لەسەرەوەی کە ئێوە کارێکی نادەستوریەکەن لە عێراقەوە تا قاچاقچێتیەکەن و کاری نایاساییەکەن کە ئەوە بۆ سومعەتی کۆمپانیاکانیش لە دەرەوە و زۆر بەشیان ڕێژەیان لە بۆرسەی ینی سەهمەکانیان لە بۆرسەی جیهانیە زیاتر لە 5 دابەزیوە بەهۆی ئەوەی کە متهمن ئێستا بەوەی کە کاری نایاسایی ئەکەن بەپێی پێناسەی محکەمەی اتحادی و براری محکەمەی اتحادی لەبەرەوە کاتێک کە نێش لە تورکیا و نەوتەکە بفرۆشی کاتێک کە فشاری لە کۆمپانیا نەوتیە ئەنتەرناشناڵەکان کرد کاتێک کە سنووری گومرگەکانی لە دیوی ئێران و تورکیاوە داخست لەگەڵ هەرێمی کوردستانە ئەمانە سەرچاوی داهاتی نەوتی و نانەوتین بۆ هەرێمی کوردستان تۆ بەچی ئەژیتەوە کاتە بەچی ئەژیت هەرێمی کوردستان چۆن ئەبێ بەڕێوە لە بەرامبەر هەرێمی کوردستان هیچی نییە کە بیکا بەرامبەر بە بەغدا یعنی هیچ هۆکارێکی قانونی محکەمە فشار هیچ شتێکی نییە کە بیکا بەرامبەر بە بەغدا بۆیە ئەمە حاڵەیە کە هەرێمی کوردستان و دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان خۆیان بەسەر خۆیان ناهێنا ئەژینا ئەگەر هەر لە سەرەتاوە بە گفتوگۆ ڕێبکەوتنایە لەسەر یاسای نەوتوگازی عێراق و هەرێمی کوردستان لەبری ئابووری سربەخۆ لەناو ئابووریشی عێراقیە زیاتری دەستکەوتایە و بەهێزتر بووایەوەکو چۆن پێش 2013 هەموو مانگێک زیاتر لە ملیارێک دۆلار لە بەغداوە ئەهات بۆ هەرێمی کوردستان بەبێەوەی نەوتەکەشی بفرۆشی هەرێمی کوردستان ینی ئەمە چ دەستکەوتێکی گەورە بوو لەبەر بەڕاستی بڕیارە هەڵەکان و استراتیج و پۆلیسی لەلایەن دەسەڵاتداران ڕۆژیان گەیاندن بەم ڕۆژە بەڵێ لێک تێگەیشتن یان لانی کەم لێک نزیک بوونەوە لە دوو بەرەی کوردیەوە بۆ هێز ویلانە سیاسی عراقیەکان هەیە مەسەلەن پارتی دیموکراتی کوردستان بە ڕێگایەک و یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕێگایەک ئەگەر حکوومەت تەشکیل بێت یان ئەگەر بە شێوەیەک بێ کە پرۆسی سیاسی لە عراق بڕاتە پێشەوە کاریگەری ئەبێ لەسەر خاوکردنەوەی ئەو شارانە لەسەر فرۆشتنی نەوت و لەسەر خاوکردنەوەی بڕیارەکەی دادگای فیدرالی
من پێم وایە ئەو وەرەقە سیاسیە کە پێشتر بەکارهێنرا یعنی لە دوای 2004ەوە هەتاوەکو ینی ئەم هەڵبژاردنەی دەی ساڵی پار بۆ ئەنجومەنی نوێنەران ئەو مامەڵە سیاسیە هەبوو بەڵێ و ئەو دەستڕۆیشتووە سیاسیە هەبوو و زۆر جار سەفقاتی سیاسی ئەم بابەتانەی کپە کرد و گەردیقەتیش بین تەنسیقی تەحالفی سێقۆڵی لە نێوان پارتی و لە نێوان سەدرەکان و لە نێوان حەلبوسی ئەوانە یەکێک بوو لەو داوانەی کە ئەنرایەوە بۆەوەی کە لە حکوومەتی عێراقیەوە کار بۆ بکرێت کە فشار نەکرێت لە هەرێمی کوردستان بۆ ئەم شێوازەی ئیدارەکردنی بۆ نەوت و گاز چونکە هەرێمی کوردستان دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان باش ئەیانزانی کە بەغدا ڕۆژێک دەیە کە ناتوانێت دەستەوەسان بوەستێ بەرامبەر بەمەی کە لە هەرێمی کوردستان ڕوو ئەدا چونکە فشاری گەورە ڕۆژ بە دوا ڕۆژ زیاتر ئەبێ لە سەریان دەرەنجام ئەوەی کە ڕێیدا ئەوەیە کە هەرێمی کوردستان ڕێک نەکەوت لەگەڵ بەغدا و ئەمەش بێگومان یعنی هەروە بە ئاسانی تێ ناپەڕێ وەکو خۆی نامێنێتەوە بە دڵنیاییەوە بەڵام چی لێدێ ئەوە ئەمێنێتەوە سەرەوەی کە بەغدا ئەو فاکتەر و ئەوراقانی کە بەدەستێتی وەکو باسم کرد چۆن بەکاریهێنێ وەگە دیقەت بین لە سێمانی ڕابردووە هەر لە تهدیدی ئەعلامی هەر لە فشاری قانونی و محکەمەیی ئەوە تاوەکوتم کۆمپانە نەوتەکانی هەرێمی بان کردو بۆ محکەمە لە بەغدا و محاکەمەیانەکە مسائلەیانەکە هەر لە پەیوەندیکردن بە تورکیاوە هەر لە ئەوانە یعنی لە سێمانی ڕابردووەوە بەغدا ئاکتیڤە چالاکە لە فشارکردن لە هەرێمی کوردستان لە بەرامبەردا هەرێمی کوردستان هیچ شتێکی نەوتوە هیچ شتێکی یعنی نەکردو ئیلاوە نەبێ کە ئەڵێ من ڕەفزی یەکەم بڕیاری محکەمەی ئیتیحادی ڕەفزکردنەکە یاخۆ خۆگرتنەکە ئەو خۆگرتنە بەرامبەر بە بڕیارەکەی دادگای فیدراڵی هیچ دەرچەیەکەیە یان تێپەڕبوونی کات هیچ شتێک بە هەرێمی کوردستانە بەخشێ یعنی بەداخەوە تەفسیری ئەوەی کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان هەڵوێست ئەنوێنێ و قسە ئەکا کە هەرێمی کوردستان داهاتی زیاتری دەستکەوێ بەبێ لە دەستدانی سربەخۆی خۆی تەفسیریشی هەڵا ئەکرێ گوایە ئەمە عێراقچێتیە و ئەمە باس لە عێراق و لە ئەوانە بەرژەوەندی عێراقوانە بەس خۆ لە ڕاستی ئەوانیە هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەوڵەتی عێراقا داهاتی زیاتر ئەبێ لە چوارچێوەی بودجێ عێراقا داهاتی زیاتر ئەبێ نەک لە داهاتی سربەخۆی کە بڕێکی زۆری ئەچێ بۆ چەند دەستە و تاقمێک و ئەوێتری کە ئەبێنێتەوە تۆزێکی موچەکەشیان پێ نادرێ بە تەواوەتی بۆیە باوەڕ ناکەم هەرێمی کوردستان بەرگەی فشارەکانی بەغدا بگرێت ئەو هۆکارێک کە پێشتر باسم کردووە لەبەر هۆکاری ئەو تەفریقە سیاسیەی کە لە هەرێمی کوردستانە دروست بوو بەهۆی ناشەفافی کەتی نەوت و گاز بەهۆی ئەو هەموو گەندەڵیەی کە ئەکرێ بەهۆی قۆرەخکاری لە سنتەرەکانی بڕیار لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە کایەکانی ترا کە وای کردووە تەفریقەیەکی سیاسی مەترسیدار لە هەرێمی کوردستانە هەیە نە حەزبە سیاسیەکان بە تایبەتی یعنی ئەوانەی کە لە دەسەڵاتان نین ئامادەن پشتیوانی لەم پرۆسەی بەڕێوەبردنی کەرتی نەوت و گازە بکەن لە هەرێمی کوردستان نە هاوڵاتیش خۆی بە خاوەنی کێڵگە نەوتیەکان و بە خاوەنی بەرهەمە نەوتیەکان و گازەکانە ئەزانێت لە هەرێمی کوردستان بۆیە ئەم کەرتە نازدارە بێناز و تەنها ماوەتەوە لە دەستی چەند دەستە و تاقمێک و تەواو هەر ئەوەندە ینی دکتۆر ئەوە کارەباکەتان کوژایەوە پەرلەمانتاریش کارەبای کوژێتەوە بەڵێ چینجەکە زۆر باشە دکتۆر باشە کەواتە محاکەمەکردنی کۆمپانیاکان چ لە ناوخۆی عێراق بێ و چ ئەوەی کە جارێکی تر مەسلەی محکەمەکردنی تورکیا بخاتەوە بەرباس مەسەلەن عێراق کاریگەری ئەبێ لەسەر پرۆسەکە لەسەر خاوبوونەوەی یان ئاکتیڤ یان ساردبوونەوەی کۆمپانیا نەوتەکان کەوانی مامەڵە بە نەوتی هەرێمەوەکەن یاخود کاریگەری نابێ بەڵێ پرۆسەکە وازەحە یعنی عێراق دەوڵەتە ئەم دەوڵەتە دەستوری هەیە عێراق دەستور بەکارهێنێ و قوانینی عێراق بەکارهێنێ بۆ لێدانی
ئەم بەرژەوەندیە شخصیانە لە هەرێمی کوردستان و بۆ ڕەفزکردنی بە پرسی 27 ملیار دلار لە نێوان عێراق و تورکیا هەیە کاتێک کە لە زمانی عەبادیە شکات کرا لە دەوڵەتی تورکیا بەوەی کە ئەهێڵێ نەوتی هەرێمی کوردستان بە قاچاق و بە نایاسایی بە خاکەکەی تێپەڕێ بفرۆشرێ. عێراق داوای تعویزی 27 ملیار دلارەکە. ئەمەیان خەواندە بوو لە بەرامبەر ئاو چونکە ڕێکەوتن لەگەڵ تورکیا کە ئاوی دژلە و فرات نەبڕێ لە ئاوەکەشی بڕی. بەڵام ئێستاوا دیسانە و زیندوو یەکەنەوە ئەو مەلەفە بەرامبەر بە تورکیا. هەروەها مەلەفی شکارکردن لە کۆمپانیا نەوتیەکان وەگوتم لە 5 زیاتر سەهمیان لە بۆرسەی جیهانی دابەزیوە. بۆیە فاکتەرەکە ئەمە باسمان لە چارەسەری سەربازی و یا لە من ئەو پرسیارەژێکە لە پرسیارەکان بلا خەڵک جێگومان و پرسیارە مەسەلەن زۆر زارباز لەوە کرێ ڕەنگە بەغدا بە هێزی سەربازی یالانی کەم هەندێک لەوانی کە لە خەتی تەماسیەوە نزیکن هەندێک لە بیرە نەوتەکان مەسەلەن چەند ڕۆژی ڕابردووش پارێزگاری بە وەکالەتی کەرکووک لێدوانێکی داوە پێشمەرگە بە هاوکاری کۆمپانیایکی کردووە و دەستیان بەسەر بەشێک لە بیرە نەوتەکان داگرتووە. ئەمە تا چەند ئەچێتە بواری عملیەوە؟ وردە وردە تەسەوەر ئەەکەم ئەوەش بچێتە بواری عملیەوە بە تایبەتی ئەگەر متابعی سەحافەی نێودەوڵەتی بکەین بە تایبەتی ئەوانەی بەریتانیەکان ئەوانەی ئەمریکیەکان لەگەڵ فەڕەنسیەکان بۆمان دەرەکەوێت کە دەنگ و باسی ئەوەی کە ئەوان پێشببینی ئەەکەن کە بەغدا دوور نەبێت لە بەکارهێنانی حەلی عسکەری دەنگ و باسێکی گەرمە. یعنی چەند ئاژانسێکی هەواڵ کە خۆم ڕۆژانە متابعیان ئەەکەم ئەمەیان ڕاگەاندووە لە چەند ڕۆژی ڕابردووە کە ئەگەری شەڕ و ئەگەری بەکارهێنانی هێز هەیە لەلایەن بەغداوە. یعنی یەک حرەکەی بچووکی بەغدا ئەتوانێت زەرری گەورە لە ئابووری هەرێمی کوردستان بدا تەنها بە ناردنی تیارە F-16ەکانی بۆ سەر کێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستان ئادەی زەحمەت نەبێ بزانین هەرێمی کوردستان چی پێ ئەکرێ بەرامبەر بە ئەوە لە کاتێکە ئێرادەی یعنی هێزی پێشمەرگەیان ئاوا لێ کرد کە ئاوا موچە و مەعاش و خزمەت گوزارەکانی ئاوا بۆ شێوەیە پێ ئەدرێ هی ئاسایش هی هێزی ناوخۆ هی فەرمانبەران. بۆیە ئەم شڵەژای و تەفریقەی هێز و ناوخۆی هەرێمی کوردستان وای کردووە کە بچووکترین جوڵە لەلایەن بەغداوە یعنی زیانی گەورە و فشاری گەورە لەسەر هەرێمی کوردستان دروستکە. بۆیە ئەم جوڵانە ڕاگرێ بەڕێز دکتۆر جوڵانە هەرێمی کوردستانە بفڕێ کاریگەری زۆرە بێ لەسەر کاری کۆمپانیا ئەنتەرناشناڵەکان و لەسەر بەرەمهێنانی نەوت و لە کۆی پرۆسی نەوت لە هەرێمی کوردستان. چی ئەم جوڵانە ڕاگرێت چ شتێک هۆکارە بێ بۆ ڕاگررتنی ئەو جوڵانەی بەغدا چ لە ڕووی محکەمەکردنەوە و چ لە ڕووی ئەگەری جوڵاندنی هێزەوەکەوەی بەڕێز دەڵێ کە هەر جارێک F-16 بچێتە سەر چێلگەنەوتەکان خۆی کێشە و ئالۆزی دروستەکە. یعنی ئەبێ واقعی بین ئێمە کاڵێن لە چوارچێوەی عێراقا زیاترمان دەسەکەوەکو هەرێمی کوردستان ئێمە هەرێمی کوردستانمان ئەوێ ئێمە کوردستانمان ئەوێ ئێمە خەمی میلەتی خۆمان ئەخۆین لەبەرەوەی کە داتا و ڕقەمەکان وامان پێ ئەڵێ لەبەرەوەی کە ئەوە لە مەسلحەتی هەرێمی کوردستانایە وەکە ئەژڵم واقعی بین واتە ئەبێ واقعی بین 16 ئۆکتۆبەر دووبارە نەبێتەوە بڕیاری هەڵەشە و بڕیاری نامەدروست نەدەین و دەرەنجام باجەکەشی قورس ئەبێ بۆیە ئەبێ واقعی بین واقعی بوونەکەش ئەوەیە بە عیزەت و سەربەرزی خۆمانەوە لەگەڵ بەغدایە ڕێبکەوین و ماف و استحقاقی هەرێمی کوردستان بە باشترین شێوە لە زمنی بودجێ عێراقیە دابین بکەین و پرۆسەی نەوتوگازی هەرێمی کوردستان لە دەستی دوو حزبی دەسەڵاتدار و لە دەستی چەند بەرپرسێکی دەستڕۆیشتووی ناو دوو حزبی دەسەڵاتدار یعنی یەکێتی نیشتیمانی کوردستانیش خۆی لێ دەرنەکا بڵێ من بێبەریب لە کەرتی نەوتوگاز نەخێر یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە گرێبەستەنەوتیەکان بڕێکی سەرۆکی حکوومەتەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان واژووی کردووە بە علمی بەرپرسە باڵاکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش و هەتا ئەمڕۆ کە جێگەری سەرۆکی حکوومەت لە حکوومەتایە ئاگاداری تەفاسیلی نەوتوگاز بەڵام لە دیداری یەکێتی سەرۆکی یەکێتی وتی کە ڕخنەی یان نیگەرانە لە دەرکا بەڵام قسەکەی من لێرە ئەوەیە
قسەکەی من لێرە ئەوەیە کە حکمت و واقعی بوون ئەوەمان پێڵێ کە سەربەرزانە لەگەڵ بەغدایە ڕێکەوتن بکرێ یاسای نەوت و گازی عێراقی بە هەرێمی کوردستانیشەوە ڕێک بخرێ و ئیتفاقی لەسەر بکرێ ئەنجومەی نوێنەران دەری بکات لە عێراقا و پرۆسەی نەوت و گاز شەفاف بێ و لە دەستی ئەو چەند دەستە و تاقمە بهێنرێتە دەرەوە تەسلیمی مؤسسات بکرێ ئەم مؤسساتە وردبینی و ڕقابە و شەفافیەتی بۆ دابین بکە هەر هاوڵاتیەک هەر کەسێک ویستی بزانێ بۆی هەبێ بزانێ. باش دکتۆر ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ئەوترێ کوردستانە پەرلەمان غائبە لە کەرتی نەوت و گاز پەرلەمان بەدەرکراوە لە کەرتی نەوت و گاز لە هەرێمی کوردستانە چۆن ئاوا ئەبێ لەبەرەوە بڵێ حەلەکەی ئەوەیە سەربەرزانە لەگەڵ بەغدا ڕێکەوتن بکرێ ئەو کاتە داهاتی بەلای کەمەوە لە 130 زیاتر داهات بۆ هەرێمی کوردستان دابین ئەکرێ وەک لەوەی ئێستا ئەنجام ئەدرێت لە کەرتینەوە. دکتۆر ئەوترێکە دادگای فدراڵی بڕیارەکەی نادەستوریە و ئەوترێت لە ئەنجومەی دادوەری هەرێمی کوردستانیش بڕیارێک دراوە کە پەلە نەکەن لە بڕیاردان لە پرۆسەی کەرتی نەوت و گازە لە هەرێمی کوردستان ئەمانە هیچی وەکو فارس سەڵێ بە دەردی هەرێمی کوردستان نەخوات. یعنی پەلە نەکردنەکە خۆی چییە؟ ئەمە پرۆسەیە یعنی ئێستا وەزیری نەوتی عێراقی داوا کراوە لە ئەنجومەی نوێنەرانی عێراق لەلایەن چەند پەرلەمانتارێکەوە بۆ پرساندن لەسەر چی؟ پرساندن لەسەرەوەی کە چۆن تۆ تا ئێستا بڕیاری محکەمەی اتحادی جێبەجێ نەکردووە کاڵێ نەوت و گازی مامەڵەی نەوت و گازی هەرێمی کوردستان ئین نەوتی هەرێمی کوردستان نادەستوریە نایاساییە چۆن؟ لەبەرەوە ئەم فشارە لەسەر وەزیری نەوتی عێراق هەیە لەسەر سەرۆیشی ئەنجومەنی وەزیرانی عێراق هەیە عێراق دەستەوەسان ناوەستێ سەیری هەرێمی کوردستان بکە داهاتی نەوت و گازی ئاوا تەخشان و پەخشان بکە و لە عێراقا زیاتر لە 30 ملیار دۆلار فائزی داهاتی نەوت و گازی بۆ دروست ببێ و پرۆژەی بۆ دابنێ بۆی کە چۆن بەسەر فەقیر و هەژارانە دابەشیکە بەڵام لە هەرێمی کوردستانە فائز و زیادەی داهاتی نەوت و گاز لە چەند مانگی ڕابردووە کەس نازانێ چی لێ ئەکرێ و چەنە و بۆ چۆ ئەڕوا لەبەرەوە ئەمە نەتەوە یەکگرتووەکان ئەمریکا بەریتانیەکان ئەوروپیەکان تورکیا ئێران یاوەتا وڵاتانی اقلیمی و وڵاتانی نێودەوڵەتی حزبە سیاسەکانی ناوخۆ بەیەکێتی و بە پارتیشەوە هەموو ئەمانە ئەزانن ئەم حەقیقەتانە بۆیە ئەمە دڵنیام بۆی کە بەردەوام نابێ بەم شێوەیە بە هیچ شێوەیەک بۆیە کە بەردەوام نابێ کە لە ڕقی و عینادی بەرامبەر بەم مەوزوعە لە پێناوی بەرژەوەندی شخصیە نەک لە پێناوی بەرژەوەندی گەلە زەرری گەورە ئەیە لە هەرێمی کوردستان و پەشیمانیش دوایی داد نادا ئەمە ئاسەوارەکانی لە شەڕی ناوخۆ زیاتر ئەبێ کە چەند هەزار گەنجێک درا بە کوشت و دوایی کەسیش نەیزانی چۆن ئاشت بوونەوە لەسەر داهات و لەسەر نەوت و لەسەر گومرگ و لەسەر ئەمانە ئەبێ سەرکردایەتی سیاسی کورد و دەسەڵاتداران لە هەرێمی کوردستانە زۆر بە هەستیاری مامەڵە لەگەڵ ئەم مەوزوع بکەن و زۆر بەجددی کاری لەسەر بکەن و بێمنەتانە مامەڵەی لەگەڵ نەکەن و چارەسەرەکانی جوازەحە و حەلەکەشی زۆر ئاسانە زۆر بە ئاسانی ئەتوانن ڕێبکەون بەڵام ڕێکەوتنەکە بە دڵنیاییەوە لەسەر حسابی بەرژەوەندی چەند شخصێک و چەند دەسەڵاتدارێک ئەبێ لە هەرێمی کوردستان کە ئەبێ بەرژەوەندی نیشتیمانی زاڵ بکرێ بەسەر بەرژەوەندی شخصی نەک بە پێچەوانەوە. زۆر باشە کاک دکتۆر شێرکۆ مەسەلەی ئەگەر بێت و بەغدا هەر حرەکەی محکەمەکردن بەیان هێز بێ بەرامبەر هەرێم جێبەجێی کاوەختە بەشێک لە نەوتەکە چێتەوە لای خۆی لەم حاڵەتە مەسەلەن هیچ استحقاقێک بۆ خەڵکی کوردستان دابی نەکرێ مەسەلەی موچە و یان بڕێک پارە هەبێت بۆ خەڵکی بۆ بۆلانەکە بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەگەر ڕاستە خۆ لەلایەن بەغداشەوە بێت بین بەپێی دەستور وەڵامی ئەم پرسیارەی جەنابەت بینەوە لە دەستور مادەی 111 و 112 دەستوری عێراقی باس لەوەکە کە کێڵگەنەوتیەکانی پێش 2005 واتە پێش دەرکردنی دەستوری عێراقی ئەوە سەلاحیەتی حەسری حکوومەتی عێراقیە کەەوە بەرهێنانی تیا بکە باشە بەڵام کێڵگەنەوتیەکانی دوای 2005 ئەوە ئەکرێ حکوومەتی عێراقی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بەیەکەوە و بەرهێنانی تیا بکەن جا ئەمە دوو تەفسیرێکیان هەرێمی کوردستان تەفسیرەکە دەسەڵاتداران لێرە
و تەفسیریان بەغائیکە بەغا ئەڵێ کێڵگەنەوتەکانی پێش 2005 حەسری ئەبێ بۆ من بێ و ئەوەی دوای 2005 لەگەڵ هەرێمی کوردستانە پێکەوە بەرهێنانی تیا بکەین ئیداری بکەین هەرێمی کوردستان ئەڵێ نە کێڵگەنەوتەکانی پێش 2005 ئەبێ بەیەکەوە لەگەڵ حکوومەتی عێراقی ئەکرێ بەیەکەوە لەگەڵ حکوومەتی عێراقیە و بەرهێنانی تیا بکرێ بەڵام کێڵگەنەوتەکانی دوای 2005 حەسری بۆ دەسەڵاتە لە هەرێمی کوردستانەوە بەرهێنانی تیا بکە ئەم دوو تەفسیرە جیاوازە هەردووچی ئەمان با بۆ ئەوەی کە عێراق کاتێک ئەگەر بێوێ دەست بەسەر کێڵگەنەوتەکانە بگرێ ئەولەویاتێکی هەیە ئەم ئەولەویاتە بریتیە لە چی ئەگەر سەیری خەریتە بکەین کێڵگەی خوڕمەڵە کە کێڵگەیەکی کۆنە و پێش 2005 لە نزیک کەرکووکەوە ئەم کێڵگەیە زیاتر لە 140 بۆ 50 بەرهەمی نەوتی هەرێمی کوردستان لە کێڵگەی خوڕمەڵەوەیە ئەم کێڵگەیە نزیکە لە کەرکووکەوە بەغدا ئەگەر بێت و دەستی بەسەرا بگرێ ئەوە بەبەردێ چەند نیشانەیە گەشتێنێ کە زەرەری گەورە لە هەرێمی کوردستان و بەرهەمی نەوتی هەرێمی کوردستانی ژەدا و مەترسیشی گەورەشە یەکەم دەست بەسەر 150 بەرهەمی نەوتی هەرێمی کوردستان ئەگرێ اینجا بزانە ئەوە تەبیعاتی لە ڕووی مالی و دارایی و ئەوانەوە چۆنە بێ لە ڕووی سیاسی و ئەمنی ئەوانەوە بەڵێ دامەزراندنی ئەمە هاتووە یعنی نەوتەکەی یا بڵێ نەوتی خوڕمەڵە و ئەبا بۆ خۆی یعنی ئەبا و بەرهێنانی پێەکە بەڵام داهاتەکەی ناگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایە ڕێک نەکەوتووە لەبەرەوە یعنی لێشتە سەنێت و داهاتەکەشت ناداتێ کە ئەمە واکە کە داهاتی هەرێمی کوردستان نزیک بێتەوە لە نیوەی ئەوەی کە ئێستش هەیە ئەمە کارەساتێکی گەورەیە تۆ میلەتە چۆن بەخێوەکەی ئەم موچەیە چۆن دابین ئەەکەی لە کاتێکا بەغدا نیوەی داهاتەکەت و نیوەی کێڵگەنەوتەکانت و نیوەی بەرهەمەنەوتەکانت بە یەک حرەکە بە یەک هێرش بۆ سەر کێڵگەنەوتەکانی خوڕمەڵە ئاوا بکە ئەی کێڵگەنەوتەکانی تر ئەی دەرهاویشتە معنەویەکەی کاتێککە تۆ ئەم کۆمپانیا بیانیانە کە کارەکەن لە هەرێمی کوردستانە سیرەکە کێڵگەی خوڕمەڵە عێراق دەستی بەسەرا بگرێ و کێڵگەکانی تر و کێڵگەکانی تر ئەمانە لە ڕووی معنەویەوە یعنی ئەبێ وەزعیان چی لێ بێ کاتێک کارەکەن لە هەرێمی کوردستانە لەبەر ئەوە لە هەموو حاڵەتێکە مەترسیدارە یعنی ئەبێ واقعی و حەکیمانە مامەڵە لەگەڵ مەترسیەکە لە داهاتوە یان لە نزیک مەودای ڕووەدا بەڕێز لە داواکردن ئەو مەترسیانەی ئەو مەترسی خوێندنەوە معلوماتیانەی بەڕێزت باسەکەی لانی کەم بڵین لە چوارچەوەی ساڵی 2022 ڕوبڕووی هەرێمی کوردستانە بنەوە یاخود دوورترە من هیوادارم قەت ئەوە ڕوونەدا بەڵام لە هەمان کاتیشە هیوادارم دەسەڵات و بڕیاردەری ئەم هەرێمی کوردستانە ئەوەندە عەقڵی گەورە بێ و ئەوەندە حکمەتی هەبێ و ئەوەندە واقعی بێ کە بە سەربەرزیەوە لەگەڵ بەغدایان ڕێبکەوێ نەک بە زەبری هێز و شەڕ و قووەت و خوێنڕشتن و فشاری سیاسی و فشاری یاسایی و فشاری ئیقلیمی و فشاری ئەوانە و دوایش بیشی دۆڕێنێت پێت وایە کام ڕەئیە زاڵترە لە هەرێمی کوردستان لەو ئاستەیە بن دکتۆر ئەوەی کە خۆت لە ناوەندە باڵەکانی حکومڕانی هەرێمی کوردستان یان معلومات و پەرلەمانتاری بە دوواداچوونەکەیت کام ڕەئیە زاڵترە ئەوەی کە گفتوگۆ لەگەڵ بەغدا بکریان ئەوەی کە وەکو ئەوترێ هەندێک قسەمان گوێ لێ بوو لایەن سیاسیەکانی شەو شەڕی ئیرادەکەین و هەموو کوردێک چەک هەڵگرێ و بڕوا دیفاع لە بینە نەوتەکان بکە و ینی شەڕێکی یەکلاکەرەوە لەگەڵ بەغدا دەست پێ بکەن و دوایی چاوەڕێەوە بکەن وڵاتێکی قلیمیان وڵاتێک ئەمریکایان ئەوروپی بێتە ناو بژیوانی کام ڕەئیە زاڵترە خۆزگە ئەم نەوت و گازە بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەبوو بۆی خەڵکی هەرێمی کوردستانیش دیفاعی لێ بکە واتە دیفاع لە قوت و ژیان و بژێوی خۆی بکە ئەو کاتە خەڵک بە دڵنیاییەوە چۆن لە ئینتیفازەکەیە لەنەوە یەک چەندین مانگ مامۆستایان موچیان وەرنەگرت هەر باسیشیان نەکرد بۆ لەبەرەوەی کە قوربانیدان بوو بۆ وڵات بۆ نیشتیمان بۆ شۆڕش بۆ خەبات بەڵام ئێستا و خەڵکە ئیسیعدادیەوەی نەماوە کاتێک بە بەرچاویەوە بەرپرسان و فەساد و گەندەڵیەکانیان و قەسر و قسوور و ملیاردێرەکان و ملیۆنێرەکانیان
بە بەرچاوی ئەو خەڵکە ڕەشوڕوت و هەژار و داما و نەدار و بێکار و بێدەرامەتە ڕائەبێرن و خەڵکەش میلەتەکەشان ئاوا لێ کردو. نەخێر خەڵک ئیستعدادی نییە دیفاع لە دز بکە، خەڵک ئیستعدادی نییە دیفاع لە گەندەڵ و گەندەڵکار بکە. جا ئەگەر گەندەڵەکەی بۆ حزب کردوێ یا بۆ خۆی کردبێ، گەندەڵی هەر گەندەڵیە، مافی گشتی و مافی خەڵکی خواردبێ هەر گەندەڵیە. بۆیە ئەو قۆناغا دەمێکە تێپەڕیوە کە خەڵک ئامادە نییە و هیوادارم دەسەڵات لە هەرێمی کوردستانە ئەو وەرەقەیە تاقی نەکاتەوە کە خەڵک پشتی بگرێت لەوەی کە دیفاع لە کەرتی نەوت و گاز بکە، چونکە خەڵک بۆی دەرکەوت لە چەند ساڵی ڕابردووە کە پارە هەیە و نادرێ بە موچە، پارە هەیە و نادرێ بە خەدەمات، بەڵام قەسر و قسوور و سەفرات و ڤێلاکان و کۆشک و تەلارەکانی بەرپرسان لە تووڕوقی و لە گەشەکردن و ملیاردێر و ملیۆنێرەکانیش لە زیادبوونن. لەبەرەوە ئەوە هیوادارم دەسەڵات لە هەرێمی کوردستان بیر لەوە نەکاتەوە وەرەقەی پشتبەستن بە دیفاعکردنی خەڵک لە کێڵگەنەوتیەکان و ئەمانە بەکاربێنێت، چونکە وەرەقەیشی دۆڕاوە، هەر لە سەرەتاوە دۆڕاوە، پێشەوەی بەکاربێ دۆڕاوە. هیوادارم زمانی لێک تێگەیشتن، یعنی ئەبێ فشاریش لە بەغدا بکرێت، چونکە کە من ئەڵێم سەربەرزانە ڕێکەوتن بکرێت لەگەڵ بەغدا، باسم لەوەیە کە زۆر نقاتی زۆف هەیە ئەتوانی بیکەی بە فشار لەسەر بەغدا، ئەتوانی بە بەغدا بڵێ کوا مادەی 140، ئەتوانی بە بەغدا بڵێ کوان استحقاقاتی تری هەرێمی کوردستان وەکو مناتقی متەزەڕێرە و وەکو ئەوەی کە ناوچەی زیان لێکەوتوو لە بودجێ عێراقی زۆر مەساریفی سیادی هەیە هەرێمی کوردستانی لێ بەشکراوە، یعنی نقاتی زۆفی زۆر هەیە، پارەی لێ پێ ئاکرێ بۆ هەرێمی کوردستان ئەکرێ زەختی جدی لێ بکە، یعنی تۆ هجووم بی بۆ عێراق، چونکە داهاتی زیاتر دەسەکەێ وەک لەوەی کە ئاوا شکست خواردو بی و مووقف لاواز بێ و عێراق زەختێ بۆ بێنێت و وەکەوەی کە عێراق شامی شەریف بێ. بۆیە ئەمە یعنی بەعینادی ناکرێ، یعنی جەنابەت فەرمووت چ ڕەیەکیان زاڵە زیاتر، من وازانم ڕەئی ڕەفزی بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدایە زاڵترە بەداخەوە. پشتیوانیەکەوەی بیست بێتت مەسەلەن ئەوەی کە دیارە دەنەدانێک هەبێ مەسەلەن من ڕۆژنامە نووس لەگەڵ هەندێک خەڵک گفتوگۆم کردو مەسەلەن بە تەلەفۆن و ئەوانە وەکوی کە لە ڕیفراندۆمەیان و هێزێ پاڵ پشتیمانەکە کە لێمان قەومە لەو پرسەشا کە قەوما کە ئەوانەی کە بەڕێزت ئێستا ورد و تەفاسیلی باست لێوە کرد، وڵاتی ئیقلیمی هەیە پشتیوانی مان بکات، پشتیوانی هەرێمی کوردستان بکات؟ کورد بێساحێب بووە هەمیشە بە درێژایی مێژوو، کورد بێ پشتیوان بووە، کورد بەداخەوە دەسەڵاتی کوردی و بەرپرسان سەرکردەکان وایان لێ کردووە کە بێ پشت و پەنابێ و بێ دەسەڵات و لە هەمان کاتیشە یعنی ئەوە تا فەرمو لە 1960 بۆ ڕینەوتی هەرێمی کوردستانی کۆمپانیا ڕۆزنەفتی ڕووسیە ئەرە زەحمە نەبێ کە 16 ئۆکتۆبەر ڕوویدا کە پێشتر ئەو لە 1960تان فرۆشت بە کۆمپانیا ڕۆزنەفتی ڕووسی لە بۆ ڕینەوتی هەرێمی کوردستان، لە کاتێکا بۆ ڕینەوتی هەرێمی کوردستان بە پارەی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە ملیارێک دلار دروستکرا، لە 1940تان فرۆشتەوە بە کۆمپانیای کار، لە 1960تان فرۆشتەوە بە کۆمپانیا ڕۆزنەفتی ڕووسی کە ئەوە کارەسات و فەزیحەیەکی یاساییە لە ڕاستیە. ئەرێ زەحمە نەبێت تا چەند وڵاتی رووسیا هات دوای 16 ئۆکتۆبەر دیفاع لە هەرێمی کوردستان بکات لەبەرەوەی لە 1960 بۆ ڕینەوتەکە هی کۆمپانیایەکی رووسیا بە ناوی ڕۆزنەفت کە مقڕبە لە پۆتین کە سەرۆکی رووسیاشە. ئەم منطقەی غەڵەتە تۆ لەبرەی پشت ببەستی بە ئەمریکا و بە وڵاتی ئیقلیمی و پشت ببەستە بە ئێرادەی میلەتەکەی خۆت، پشت ببەستە بە یەکڕیزی نیشتیمانی، پشت ببەستە بە شەفافیەتی داهات و خەرجی، پشت ببەستە بە پەرلەمانی خۆت، بە حکوومەتی خۆت، بە هێزی پێشمەرگەی خۆت، بە هێزی ئاسایش و ناوخۆی خۆت، پشت بە ئێرادەی خۆت ببەستە بە تەمای ئەو بی بتپارێزن و دیفاعل لێ بکەن. ئەوان بەرژەوەندیان لەگەڵ عێراقا زیاترە وەک لە هەرێمی کوردستان، ئەوان دەوڵەتی عێراقیان لامەبەستە زیاتر وەک لە هەرێمی کوردستان، چ لە ڕووی ئابووریەوە، چ لە ڕووی سیاسیەوە، چ لە ڕووی ئەمنیەوە. عێراق پێگەی بەقۆترە، عێراق هەستیارترە، عێراق جوغرافیای سیاسی مەترسیدارترە بۆ ئیسرائیل و بۆ بەرژەوەندەکانی زلهێزەکانی دنیا. عێراق دەوڵەمەندترینی ناوچەکەیە، عێراق گەورەترین سەروەتی مرۆیی هەیە لە ناوچەکەیە، لەبەر ئەوە ئیشی بە عێراق زیاترە،
وەک لە هەرێمی کوردستان بۆیە نابێ بچیتە ئەو شەڕەوە بەرامبەر بە دەوڵەتی عێراق بەڵکو بە پێچەوانەوە ئەبێ ڕێکەوی سربەرزانە بەو مەرجەی کە ماف و شایستەکانی هەرێمی کوردستان بە باشترین شێوە دابین بکرێ و ئەوە ببێتە مۆزوعێکی دەستوری و یاسایی لە یاسای نەوتوگازی عێراقا ڕنگ بداتەوە پشت بەستن بە هەر وڵاتێکی تر بە هەر لایەکی تر وەرەقەیەکی دۆڕاوە و مێژووی گەلەکەمان ئەوەی سەلماندووە کە هەر لە زمانی شێخ مەحموود پێشتریش پشتبەستن بە هێزی بیانی و بە وڵاتی دەرەکی و بە ئەوانە هەڵەیەکی کوشندەیە و هەر مێژوو بۆی سەلماندوین هەر کاتێک کورد یەک ڕیز بوو بێ پشتی دەستی خسبێتە دەستی یەک و پشتیوانی لە یەک کردبێ بەرژەوەندی شخصی وەلا نابێ بەرژەوەندی نیشتیمانی خسبێتە سەر و هەموو شتێکەوە کورد بەهێز بووە کورد بە قووەت بووە کورد توانیوێتی دەستکەوتی گەورە بەدەست بێنێ تەنانەت توانیوێتی کۆماریش دروستکە بەڵام هەر کاتێک پەرت و بڵاو بوو بێ و تەفریقی بوو بێەوە پەنای بۆ ئەم هێز و ئەو دەوڵەت و ئەو دەوڵەت بردبێ شڵەژاوە تێکچووە تەفریقەی لەبەی نابووە و کارەساتی گەورەی لە ناو خۆیان بۆ دروستمانەیەکی زۆری تیا دروست بووە. بەڕێز دکتۆرە و چەند خولەکەی کە لە بەرنامەکە ماومانەمەوەی باسی بەنزیم بکەین بۆ بەنزیم بەو خێراییە بەو نرخە زۆرە بەرز بۆ پەیوەندی بە بۆرسی عالەمیەوەیە پەیوەندی بە چیەوەیە و لە چه حاڵەتێکە ئەگەریەوە هەیە بەنزین داببەزێ نرخی بەنزین و چۆن نەتواندرێ نرخەکە دابەزێن چکە کاریگەری لەسەر ژیانی هەموو تاکێکی کوردانەوە. ڕێک دەست خۆش بێ کە نمونەی بەنزینە تێناوە چونکە ڕێک تەرجمەکردنی ئەو قسانەی کە کردمان ئەمشەو لە نمونەی واقعیە کە چۆن دەسەڵات لە هەرێمی کوردستانە چەند بەهەڵەیە چووە لە نمونەی بەنزینە زۆر بە وازەحی دیارە هاوشێوەی نمونەی کەرتی دەرمان و کەرتی نەوتی سپی و مشتەقاتی نەوتی و کارەبا و تەندروستی و کشت و کاڵ و هەموو کەرتەکانی تر هەمویان ئەم کەرتانە یاری قێزەوەنی تیا ئەکرێ و بەرهێنانی دەسەڵاتدارانی لە هەرێمی کوردستان تیا ئەکرێ واتە حکوومەت و پەرلەمان و سێکوچکەی حکومڕانی لە هەرێمی کوردستانە تەرخان کراوە بۆ وەبەرهێنانی ئەو چەند دەستە و تاقمە بۆ دەستڕۆیشتوەکان بۆیە بەنزینە هێنێ لە دەرەوەی وڵات بەڵام بەرەمهێنانی ناوخۆی لە بەنزین پەکەخە بۆەوەی کە ئەو تۆزەی کە بەرهەمە هێنرێ لە بەرهەمی ناوخۆ لە بەنزین ناچار ببن بە نرخی بەنزینی هاوردە کە تەڵعان گرانترە و لە بۆرسەی جیهانیەوە و بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوت لە جیهانا و نەقڵ و ئەوانەی لەبەرەوە زیاتر کولفەی زیاترە بێ بۆی کە بەرهەمە خۆماڵەکە بە بەرهەمە هاوردەیەکە لە بەنزین بفرۆشێ و ماگانە 30 بۆ 40 میلیۆن دلار قازانج بکەن ئەو چەند دەستە و تاقمە ئاساڵی لە چه حاڵەتێکە یاریەکەن لە چه حاڵەتێکە ئەتواندریان چۆنی ئەتواندرێت دابەزێندرێت نرخی بەنزین مەبەستمە زۆر بە ئاسانی هەر پارێزگایە و پاڵاوگەی خۆی بۆ دابنێ هی بەنزین نەوتی بەرێ با بپاڵێوێ و ئەو کاتەوەکو عێراق بەنزین دەبێتەوە بە 450 بەو شەرتەی کە داعمی بەرهەمی بەنزین بکەی یان نەوتەکەی بیتێ بە سعرێکی زۆر کەم پێوترێ نەوتی مەدعوم ئەو کاتە هەر پارێزگا ئێستا حالیان 6 میلیۆن لیتر تقریبا پێویستی ڕۆژانەی بەنزینە لە هەرێمی کوردستان یەک لەسەر سێی پاڵاوگە خۆماڵیەکان دابینیەکە دوو لەسەر سێی بە هاوردە ئەهێنرێ و لەویایە فەرقێکی سعری زۆر دروستە بێ ئەو چەند دەستە و تاقمە سوودمەند ئەبنلی لەبری ئەوەی دوو لەسەر سێی هاوردە بکەی لە پێویستی بەنزین لە هەرێمی کوردستانە بڕۆ هەر پارێزگای و پاڵاوەیەکی تیادا بنێ بە 6 مانگ تیادا ئەڕێ زۆر بە چاکی و ئەو پاڵاوگانە دوو لە شەرسێکە پڕەکەنەوە واتە تۆ 100% پشت بەخۆ دەبستی بۆ بەرهەمی خۆماڵی لە بەنزین ڕەنگە کاتی بوێت پێدابین ڕەنگە هاوردەی بکەیت و بە نرخی بەرز بیکڕی ڕەنگە کاتی بوێت ینی شتێک بێ ئانی بێ بۆ چارەسەرێکی ئانی بۆی چیتر مەسەل ئێستا نرخی بەنزینی نۆرمال بە 1100 دینارە ئەوەی تر حەسەن بە 1250 سۆپەر بە 1300 ینی بۆی بە خێرایی بتواندرێت لانی کەم نرخەکە تۆزێک دابەزێندرێت ئەبێت چارەسەر چی بێ دوو چارەسەری خێرا هەیە یەکەم پاڵاوگە خۆماڵیەکان لێپرسینەوەیان لەگەڵا بکرێ و ئەو نەوتەی کە پێیان ئەدرێ
نەوتی مەدعوم بێ واتە بە نرخی کەم بێ بۆی کە ئەوانیش بەرهەمەکەیان هێن دروست کرد لە بنزین ئەو یەک لەسەر سێی پێویستی ناوخۆ کە 2 میلیۆن لیترەکە تقریبن کۆنتترۆلی ئەو بکرێت کە بە نرخی هاوردەکرا و نەفرۆشرێ واتە تێکەڵ نەکرێ ئەم بنزینە خۆماڵیە لەگەڵ بنزینی هاوردەکرا و نرخەکەیان یەک بخرێت و ئەو 40 میلیۆن دلار مانگانە بچێ بۆ گیرفانی بەرهەمهێنەرانی بنزینی خۆماڵی. ئەمە یەک دوو لەگەڵ بەغدایە ڕێکەوتن بکرێ ئەوە بەشێک بێ لە ڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و بەغدا کە بەغدا وەکو ناوچەکانی تری عێراق بنزین دابین کا بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان وکو چۆن بۆ بەسڕەی دابینەکە و چۆن بۆ کەرکووکی دابینەکە بە هەمان شێوە بەڵام ئەوە بێ بە ئیتیفاق بێ ئەبێ بە ڕێکەوتن بێ و ئەبێ لە زمنی یاسای نەوتوگازی عێراقیشا چوارچێوەی یاسایی بۆ دیاری بکرێ ئەویتری ئەبێ چارەسەری استراتیژی بۆ بکرێت کە ئەویش دروستکردنی پاڵاوگەکانە مەنعکردنی بنزینی هاوردەکراوە بەهێزکردنی کواڵیتی کۆنتترۆل و نوعیەتی بنزینەکەیە کە لە زۆریانە شێرپەنجە بڵاوە کاتەوە کواڵیتی نزمە خەڵک تووشی شێرپەنجەکە ئەمانە هەمووی ئیجراعاتی استراتیژین ئەبێ بگیرێتە بەر و ئیجراعاتی هەنووکەی و خێراش بریتی بوو لەو دووسێ خاڵی کە باسمان کرد. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت ئەندامی لیژنەی وزە و سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستان سوپاس بۆ بەڕێستان کە لە شاری هەولێرەوە لەگەڵ ماوە. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتانە.